هەمومان لەسەر لەشی مرۆڤ تاتۆمان بینیوە و بیستمانە، بەڵام لەوانەیە کەم کەسمان لەسەر جەستەی ئاژەڵ تاتۆمان بینی بێت. ماوەیەک دەبێت لە باڵندە فرۆشەکانی هەولێر جۆرەکی سەڵێک پەیدا بووە کەوا نەخشێنراوە سەرپشتەکەی بە تاتۆ. من ئێستا لە یەکێک لە باڵندە فرۆشەکانی هەولێرم دەمەوێت قسەی زیاتر لەسەر ئەو بابەتە لەگەڵ خاوەنی ئەو باڵندە فرۆشانە بکەم. کاک محەممەد سلااو لێبێت ئەو جۆرە چیسەڵانەیەوە لە چ وڵاتێک هاوردەی دەکەین و چ زۆرێکن. سڵاوی خوارد دەبێتن لە جیهانی باڵندەی دووبرا لە هەڤاڵان بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم. یەکەم شت ئەو چیسەڵە هاوردەی ئێرانە دێتن، لە ئێران تاتۆی لۆ دەکرێتن، تاتۆیەکەی مدەیەکی باش دەمینێتەوە. دەگاتە هەولێرێش ماشەڵە ئەو ساڵەکە شتێکی زۆر باوە، بە تایبەتی ئافرەت و منداڵەکان ئەو زەدوایە پیاوەکە. ئەم جۆرە چیسەڵە خواستی زۆری لەسرە یاخود با بڵێن چ جۆرە لە چ تەمەنێک خەڵک دەیباتن زیاتر لە تەمەنی گچکەی چیسەڵەکەی باوترە خەڵک داوا دەکا ئەو تاتۆی سەریشی پێوەیە خواستی زۆری لەسەر ئەوە. بەڵێ ئێوە پرسیارتان کردو ئایا لە ڕووی ئاینەوە ئەمە دروستەکەم جۆرە تاتۆی بۆ ئاژەڵانە بکرێت؟ لەخوای بە زیادبی ئەوە بەشەر نییە، چیسەڵیش حیوانە نوێشکەر نییە کە نوێشکەریش نییە، شتێکی تەبیعیە بە خۆشی دەڕوا چکە زۆر لە ناو ئاوەیە لەبەر هەندێ. ئەم جۆرە تاتۆێت تات مدەی چەند دەمێنێتەوە لەسەر جەستێ وەکو تقریبان دەمینێتەوە مدەتێکی باش دەمینێتەوە حەسەب ئەوەیە کە زۆر لە ناو ئاوەکەی بمینێتەوە کەم لە ناو ئاوەکەی بمینێتەوە بۆیە ئوموری زەمان. ئەم جۆرە چیسەڵانە گەشە دەکەن و گەورەش دەبن؟ گەورە دەبن بەس زۆر بەتیئی گەورە دەبن. ئەمە لە حاڵەتی ئەوەی دەکە لە ماڵەوە بەخێو بکرێت ئایا کێشەی بۆ تەندروستی دەبێتن یاخود کێشەی بۆ تەندروستی ئەو ماڵە دەبێتن؟ نا چیسە شتەکی وانە یەکەم شت زەرەری هەبیتن لە بۆ ئەو بەشەرێکە ڕای دەگریتن، شتێکی بێزەڕە و بێ نەخۆشیشە لە خوای بە زیادبی ئەوە 3 ساڵە بەس ئەو ساڵ زۆر باو بووە کەس نەیگوتی شتێکی مشکلەشی هەبیتن لە خوای بە زیادبی. بەڵێ خواستی زۆری لەسەر ئەم جۆرە چیسەڵانە لێرە یاخود با بڵین خەڵکێکی زۆر دەیباتن ئەمساڵ بۆتە ترند ئەو بابەتە چۆنە؟ دەتانم برێم لە هەرە باوەکانە ئەو ساڵەکە کە چیسەڵە بە دەرەجەیەک دەڕوا ئەو جە بە نرخەکی زۆر هەرزانیشماندانایە. ئەمە وەڵی برێم چ خەڵک بە 15 و بە 10 و بە 8 ئەوانە دەیفرۆشی لەکنە مندانە 5,000 دوودانە 9,000 دینارە. زۆر باشە، دەست خۆش بێت، زۆر سپاس. وا دیارە دوودانەش لە دەستمان کەوتە خوارەوە، چیسەڵەکان عەجوولیشن. ئەمەی گوێتان لێ بوو قسەی یەکێک لە خاوەنی باڵندە فرۆشەکانی هەولێرە کە بازەوە دەکات ئەم جۆرە چیسەڵە خواستێکی زۆری لەسەر و هاوڵاتیان دێن بۆ کڕینی و بەردەوام فرۆشی هەبووە.